بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان سەلام و میهرەبانی خوای گەورەتان لێبێ. برایان و خوشکان، لە بنچینەدا خوا سوبحانەه وتەعالە ماڵی کردوتە ئارامگای مرۆڤ لە کاتی ئاساییدا، وەکو خوا دەفەرمێت والله جعل لكم من بيوتكم سەکەنە. خوا بۆ ئێوە ماڵەکانی کردوتە شوێنی ئارامی لاشە و دەروونتان. بەڵام لە کاتی پەتادا، لە کاتی نەخۆشیانێکەوە دەگوازرێتەوە، ئەو کەسەی کەوا لە ماڵ بمێنێتەوە، خوا لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم مژدەیەکی زۆر خۆشی بۆ دەنێرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر بەندەیەک لە کاتی پەتا و تاعوندا لە ماڵەوە بمێنێتەوە و خۆڕاگر بێت و بزانێت هیچ شتێک لەگەڵ ڕێنمایی جێبەجێکردن شتێک نییە زەرری لێبدات ئللا لەلایەن خواوە نەبێت، خوا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم پاداشتی شەهیدی بۆ هەیە. کەواتە لەو ڕۆژانە مانەوەمان لە ماڵەکان و سەبر و ئاراممان هەبێت، دەمانگەیەنێتە ئەوەی کەوا پێش ئەوەی ئینسان بەو پەتایە نەژمرێت دەگاتە پلە و پایەی شەهید کە خوا بۆ ئیماندارانی ئامادە کردووە. لە بەرامبەردا ئەگەر کەسێک سەرڕێیی کرد لە کاتی پەتادا، ئەو کەسە ئەگەر چپ هەڵگری ئەو ڤایرۆسە بوو یا هەڵنەگەری بوو ڕۆیشتە دەرەوە، ئەوە ئەگەر خۆی تووشی ناخۆشی کرد دەکەوێتە ژێر ئەو هەڕەشەی کە خوا دەفەرمێت وەلا تولقوا بئەیدیکم ئیلە التەهلوکە. بەدەستی خۆتان بەڵا بۆ خۆتان مێنن، بەدەستی خۆتان مەچوونە ناو بەڵا. خۆ ئەگەر ئەو کەسە هەڵگری پەتا بوو بووە هۆی مایەی زەرەردان لە خەڵکی یان خەڵکی تۆقان لەوەی کەوا خۆی شاردۆتەوە کەسێک هاتووە و خۆی کەرەنتین نەکردووە، خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو کەسە دەرترسێنێت و دەفەرمێت إن الذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. ئەو کەسەی کەوا ئیماندارانی ئافرەت و پیاو بێ ئەوەی شتێکیان لێکردی بێت و دایان ترسێنێت و دایان تۆقێنێت، ئەوە تاوانێکی زۆر گەورە هەڵدەگرێت. خۆشەویستان، لە ڕاستیدا مانەوەمان لە ماڵەکان شوێنی ئەوەیە بە خۆمان دابینەوە، یادی خوای گەورە بکەین سوبحانەه وتەعالە، لەگەڵ ماڵ و منداڵمان گفتوگۆیەکی زۆر بە ئارامی بکەین. فشاری کارکردنمان و چوونە دەرمان نەماوە. ئەو ڕۆژانە جێی ئەوەیە مسلمان لە ماڵی خۆی دانیشێت، دەست بە دەست نوێژەکان بکە، قورئان بخوێنێ، یادی خوا بکە، ئارام بگرێ بێ و گومان خوای گەورە دەرگای خێرمان لێ دەکاتەوە. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت.